بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورۆدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. ئازان و خۆشەویستان بەرنامەکەمان لە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە کاتژمێر 7 ئێوارە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت کە هەر جارێک قسە و باسێک دەکەین لەسەر ئەو کێش و گرفتانی کە ڕۆژانە بەرۆکی هاوڵاتیان دەبێتەوە. ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 070 549 53 53 و هەروەها 070 194 22 پەیوەندی بە بەرنامەکە و کۆنیا خۆ دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لە کۆمنت لە پیجی فەرمی کەناڵی پەیام بنووسن بۆی کە زیاتر بەرنامەکەمان دەوڵەمەند بێت و ڕاوسەرنجی ئێوەی ئازیزانیش بزانین. ئازان خۆشەویستان ئەو بابەتی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین و دەمانەوێت و ڕاوسەرنجی ئێوەی ئازیزی بزانین لەسەر ئەویش ئەوەیە کە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە بە تایبەتی بنزین کە قسە و باسی هاوڵاتیانەوە ئەمڕۆ بەشێک لە شۆفێران گرتبوونەوەوە ناڕەزا بوون لەوەی کە نرخی سوتەمەنی نرخی بنزین ڕۆژ لە دوای ڕۆژ گران دەبێت. لە سەرەتای ئەم مانگەدا نرخی بنزین 50 دینار لە نرخی خۆی کەم بووە بۆی کە پێشووتر 1000 دینار بوو بە 950 دواتر بوو بە 900 دینار بەڵام ئەمڕۆ و چەند ڕۆژێکە 50 دیناری دیکە چۆتە سەر نرخەکەی و بەشێک لە چاودێران وەروەها وتەبێژی بنزیخانەکان باسی لەوە کرد کە کۆمەڵێک هۆکار هەیە بۆ بەرزبوونەوەی نرخی بنزین لە هەرێمی کوردستاندا بەتایبەت لە سلێمانیدا کە یەکێک لەو هۆکارانە کە لە جیهاندا نرخی بنزین و سوتەمەنی ڕووی لە زیادبوون کردووە نرخەکە گران بووە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان و هەروەها یەکێکی دیکە لە هۆکارەکان ئەوەیە کە بنزینی 690 دیناری لە عێراقەوە دابین ناکرێت بۆ کوردستان. دەچینە لای یەکەمین پەیوەندی ئاراز لە سلێمانی کاگەڕا سڵاوی خوا لێبێت. سڵاوی خوا بۆیەوە وارەکان باش. زۆر سپاس کاگەڕاس. تۆری بابەتەکەمان لەسەر گرانبوونی نرخی سوتەمەنیە. بەڵێ نرخ ئەو شتێک کە هەمیشە بەرگەمانەکەیەوە ڕۆژانە چەندین جار لێرە و لەوێ باس دەکرێت بەڵام ئایا بەڕاست بۆچی ئەمە هەمیشە بە شوێن ئەوەی نرخی سوتەمەنی نرخی خواردن خۆراک جلوبەرێک هەموو ئەم نرخانە کە ڕۆژانە بەرز دەبێتەوە و لە بەرزبوونەوەدایە بەڵام ئایا بەڕاست ئێمەی مرۆڤ هەمیشە بە شوێن ئەوەی کە ئەم نرخانە بەرز دەبێتەوە ئەم نرخانش کە حکوومەت یا کاربەدەستانی ئەم وڵاتە بەدەستیان قەزیان بەویستی خۆیان ئەم نرخانە یاری پێکەن ئێمەی مرۆڤ بۆ تایسە بیرمان لەوە نەکردوێتەوە کە بەرزبوونەوەی نرخەکان بۆ بێبەهاکردن و کەم نرخکردنی خۆمانە. من نەمەوێت لەم کەناڵە جوانەوە ئەوە ڕابگەێنم هەتاکو مرۆڤ چاوی لەسەر بەرزبوونەوەی نرخ و کاڵا و شمەکەکان بێگومان دەکە خۆمان بێ نرخەدین و بەهاو نرخی خۆمان نەکەین. هەر کاتێتمانێت ئەم یاسایە پێچوانە بکەین و نرخی شمەک و کاڵا و پێداویستەکانمان لە سوتەمەنی لە خواردن لە خۆراک لە جلوبەرگ هەر شتێک کە تۆ ناوێنیت و بە پارە ئاڵوگۆڕێتەوە کە نرخەکەی تابەزێ ئەبێ مرۆڤ نرخی خۆی و بەهای خۆی بەرزکاتەوە. لێرە لە وڵاتە بەهای مرۆڤ نماوە بۆیە ئەم نرخانش بەم شێوەیە بە شێوەیەکی بەرچاو و بە شێوەیە کە پێت وایە کە هۆکاری قبولکردنی بەشێکی زۆر لە هاوڵاتیان بۆ نمونە ئەوە تا ئێستا نرخی بنزین گران بوو بەشێکی کەم لە شۆفێران دێنە شەقام و داوای مافەکەیان دەکەن داوای ئەوە دەکەن کە نرخەکە هەرزان بێدانی بۆچی زۆرێک لە پرسەکان ڕۆژ بە ڕۆژتی نرخی شمەکان گرانتر دەبێت ئەو تا بنزین گران دەبێت نان گران دەبێت زەید پێشووتر لە 1250 بۆتە 3000 بۆ نمونە ئەمانە گرانە بێ بەڵام هاوڵاتی ئەم شتانی قبوڵە ینی بۆچی بۆ شێوازەیە. عزیزی من عەرزم کردی هەتاکو ئێمە نەگەڕێنەوە بۆ شوێن نرخی خۆمانە نەگەڕێن نرخی شتمەکان لەسەر ئێمە زیاترەکەن و ئەو داڵمانەکان بە شوێن ئەو شتانەی کە ڕۆتینە دەبێت چۆن نرخی خۆمان بدۆزینەوە کەواتە ئەبێت ئەگەر بتەوێت ئەم وڵاتە بخیتە سەر ڕێچکەیەک ئەبێ لە نێو خەڵکەوە و لە نێو ئەو خەڵکی کە لە شەقامە هەیەوە خەڵکی ڕازگۆ و دەستپاک و ئەمین بەرەیکی باش دروست بێت تاکو ئەم حکومەتە کە نەگوێی هەیە نەچاوی هەیە بۆ بیستن نەشعور ئەکا بە ژیان و گوزەرانی ئەم خەڵکە ڕای بسۆشێنی چونکە ئەمانە لە ڕاستیدا سەرمایەداریەکەن سەرمایە گوزاریەکەن نەک دەوڵەتداری. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاگەڕاز لە سلێمانی. وەڵازان خۆشەویستان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ گوزەرانی هاوڵاتیان ڕوو لە خراپبوون دەڕوا بۆی کە بەشێکی زۆر لە شمەک و ئەو شتانی کە پێویستی هاوڵاتیان لە نرخەکانیان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز دەبێتەوە بەشێکی دیکە کە بۆتە بارگرانی بەسەر کۆمەلگای کوردیەوە ئەویشەوەیە کە بەشێکی زۆر لە خزمەت گوزاریەکان ڕادستی کۆمپانیەکان کراوە ئەمانەش کاریگەری هەیە لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان لە لایەکی دیکەوە دواکەوتنی موچەش کاریگەری هەیە لەسەرەوەی کە موچە دوا دەکەوێت و
هاوڵاتیان ناتوانن ئەو ئابوووریە سەختەیە کە بەسەر هەرێمی کوردستاندا تۆ تێپەڕێن. دەچمە لای بەشێ لە کۆمنتەکانی ئێوەی ئازیز بەڕێز کارزان عەلی دەڵێت لەبەرەوەی خەڵک بە هەموو شتێک ڕازیە بۆیە ئەم دۆخە بەسەرماندا چەسپیوە. هەروەها فاروق محەممەد دەڵێت چونکە بەنزین گران بۆ حکوومەت هیچ هاوکاریەک ناکات ئەوانیش ناچارن بارگرانی دروست بکەن بەسەر هاوڵاتیانەوە. کاک سۆران ئەیوب دەڵێ لەبەرەوەی بەنزیخانەکان هی بەرپرسەکانە بەنزین هەرزان ناکەن خاوەن پاس و تەکسیەکان ناچار کران کرێک گرام بکەنە سەر هاوڵاتیان. هەڵبەتە گرانبوونی نرخی بەنزین تەنها کاریگەی لەسەر شۆفێران نابێت کاریگەی دەبێت لەسەر تەواوی کۆمەلگا بۆ پێیکە کەسێکیش ئەگەر شۆفێری پێ نەبێت شۆفێر نەبێت یاخود ئۆتۆمبیلی پێ نەبێت کاریگەی دەبێت لەسەرەوەی بۆ نمونە کڕی گواستنەوەی گرانە بێت یاخود شمەکێک دەیەوی گوازێتەوە یا بچێتە شارێکی دیکە شۆفێرانیش مافی خۆیانە کە لەمە بە دوا کڕی گواستنەوەی نێوان شارەکان یاخود کڕی تەکسیەکانیان گرام بکەن بۆی کە لەم لاوە بەنزین بەو نرخە دەفرۆشن. من گوێویستی هاوڵاتیەک بووم کە تەکسی پێ بوو دەیوت من 20,000 بەنزینم تێ کردووە ئەمڕۆ تا ئێوارە 20,000ەکەم دەرێناوەتەوە 5,000 قازانجم کردو لەو نێوەندەدا. جاوەکو ئەگەر هاوڵاتیە کرێکی بێت یاخود خاوەنی خێزان و منداڵ بێت ئایا دەکرێت ڕۆژانە بە 5,000 یاخود 10,000یش بژێ ژیانی خۆی بەڕێ بکە. دەچین لای پەیوەندێکی دیکە سیتا لە سلێمانی وەردەگرین. سیتا خان سڵاوی خوا لەبێت سوپاس بۆ پەیوەندیەکەت. سڵاوی خوا لە جەنابتان هەڵبەت دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم هیوادار و هیواخوازم سەرکەوتوو بن لە کۆی بوارەکانی ژیانتانە و ئینشاءالله تەوەرێک بێت جێگەی قبول بێت و ئینشاءالله جێ دەستی دار بێت لە ناو کۆمەلگا. هەڵبەت باز زیاتر کاتی بیستەر و بینەرەکانمان نەگرین بەم چەندێڕە دێمە خزمەتان ئینشاءالله بەرپرسان و لایەنی پەیوەندیدار زیاتر بە ئاگا بێنەوە. ئەی نازانن ئەم هەرایە ئەم دەنگ و باس و سەدایە ئەم شیوەن و لە خۆدانە بۆ هەریسەکەی گیرفانە بۆ پلە و مەنسەب و نازنا و کوا خەمی میلەتی داما و شەڕی پۆست و پلە و ناوە هەمووی بۆ پارە و نازناوە. کەی بۆ دایکی شەهیدانە کەی بۆ خەمی هەژارانە کەی بۆ لاو و بۆ گەنجی جوانە هەمووی هەر خەمی گیرفانە. کێدی بە سەرکردەی دزدێ سامانی خاک هەرهی ئەو بێ بەشەکەی خۆی ببا بۆ خۆی بەشەکەی ئێمەش هەر بۆ خۆی بۆ سەریشمان بۆ بووە بە خاک لە جێگەی ئاو ڕوون و پاک چونکە نادادگەری باوە ئەوەی ئەوترێ کڵاوە. درۆن قوڵا شیرینەکە بۆ فریودانی بەعزێکە شەرم و شکۆی لا نەماوە چونکە هەر بە خەیاڵ پیاوە. ئەو لە مێژە جۆش کراوە هۆشی لەسەردا نەماوە هەر خۆی و خانەوادەی خۆی کەس نابینێ لە غەیری خۆی ئیتر لای ئەو هەراو باوە دنیا بەس بۆ ئەو خوڵقاوە وا ئەزانی هەر خۆی پیاوە خەڵکی کۆی لەو بارکراوە. مێژووی هەندێک لە ئەمانە لەم سەرزەمینی ژیانە بۆگەنی هێندە ناخۆشە کەچی هێشتا هەر پێی خۆشە. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن وەسەلام. تۆ لە شعرەکەتا پێم وابوو زیاتر مەبەست لە بەرپرسان و پێت وایە کە لە هەرێمی کوردستاندا بەرپرسان دیارە پەیوەندەکەی پسرا بەڵام من درێژەی پێدەدەم لە هەرێمی کوردستانداوە زۆرێک لە هاوڵاتیان و زۆر لە چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن کە بەشێکی زۆری ئەم نەهامەتی بەسەر هەرێمی کوردستان داهاتووە گەندەڵی بەرپرسەکانە بەوەی کە مافی هاوڵاتیان دەخۆن وە گەندەڵی دەکەن و نەوت و بەنزین و ئەو بابەتانە بە قاچاق ڕەوانەی دەرەوە دەکەن. دەچمە لای پەیوەندێکی دیکە بەڕێز کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرین. کاک ئەحمەد سڵاوی خوا لەبێت. زۆر سپاس. کاک ئەحمەد لە هەولێر نرخی بەنزین گران بۆ لەوێش یاخود دەمەر تەنها لە شاری سلێمانی بۆ شازێ. نازم کە زینگرانە یاخود نەفرگرانە یان شو تەمەنی بەحام گران بوو یان بازار شتمەکەکان گران بوونە بەڕاست کاتەکەم کاتم لێ زۆر هۆنم ڕاستی بەڕاستم حکومەت بەکەرە بەرپرسیە ینی بەرپرسی یەکەم حکومەتە بەرپرسی دوو ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنیشی زۆر زایمان هەیە هەتا ئێستا وەرە ئۆپۆزیسیۆن ئەو خەگەڵان دیاریکراوەی ناگادرم کۆمەڵی یەکێکی بەڕاستی ئۆپۆزیسیۆنی زایدە
ولا بزاف حتى يسأل السنة أو خيران لي أو شو تمني جرانا أو دفتر جرانا خير درجة ولا بزاف أمانة شهر يعني هذا أوبشن ده كلامي بس ياخذ أوبشن ده كان بقول كيف بنوي حتى صار كنا طبعا يعني أوبشن بس ده هو أوبشن ده صار كان سنة أوبشن ده يعني بغطي أي عندك إنه يقول نكون مرات كثير كل مرة يجي زور أنا قديم ترى زور باشا كل مرة يقول تديني برامبراسي كل مرة يقول تكسرين العقلة ديها كاك أحمد با إنصافه ولامت بمو براستي يعني أجر حق بلين لردا من برجري له هیچ لایەنێ ناکەم بەڵام ئەگەر حەق بڵین لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەوەی کە لەلایەکی دیکەەوە هاوڵاتیان وایان کردو کە لایەنی ئۆپۆزیسیۆنیش ضعیف بێ بۆ نمونە کاتێک کە هەڵبژاردن دەکرێت ڕاستە هەڵبژاردن بەشێکی زۆری تەزویرە بەڵام کاتێک کە هەڵبژاردنێک پاک دەکرێت بۆ نمونە لە هەڵبژاردننی پێشوودا هاوڵاتیانێکی ئەوەندە کەم ئەوانەی ئەو هاوڵاتانی کە ناڕازین ئەو هاوڵاتیان وەکو بەڕێستن کە ناڕازین لەم حکوومەتە ناڕازین لەم ستەمە ناڕازی لەم نادادیە ناچنە سنووڕەکانی دەنگدان ئەو نوێنەران هەڵبژێن کە کاریگەری هەبێت لە پەرلەمانە هەتا وەکو نوێنەری ئۆپۆزیسیۆن زیاتر بێت لە پەرلەمانە دڵنیا بە کاریگەریەکی باشی دەبێت بۆی کە مافەکانی هاوڵاتیان دەتوانن هیچ یاسایەک بگۆڕن دەتوانن بۆ ئەوان ئێستا زۆرینن بەڵام ئەگەر ژمارەی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن زیاتر بێت دڵنیا بە کاریگەری دەبێت لە ڕابردوودا بینیمان کە ئۆپۆزیسیۆن کە بەهێز بوو منیش لەگەڵتام کە تێبینی هەیە لەسەر ویلایەنە ئۆپۆزیسیۆنە لە ئێستادا لەگەڵ ئەویان بەڵام لەگەڵیشیدا کاریان کردووە ینی ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن بەردەوام ڕۆژانە لەگەڵەوەی کە خۆپیشاندان و گربوونەوەی ئەنجام بدرێت دڵنیا بە بەشداریەکەن یان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەشداریەکەن بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەوانن ئەم گەندەڵی و ئەم نادادیە و ئەم دزی و فزیان بە شێوازێک بۆ ئێوەی ئازیز ئاشکرا دەکەن و کە دەبێت هۆی کە ئاگاداری ئەم گەندەڵی ئەوان بین شبه لرقادة يأخذكم يأخذ يقرتو كان الكوسيون يعني دراسة وصل مجال الكوسيون تو پێت وایە کاک ئەحمەد دەبێت ئۆپۆزیسیۆن چی بکات ینی دەبێت ئەو لایەنانە چی بکەن ینی بەڕای تۆ دەبێت چی بکەن ئۆپۆزیسیۆن دەبێت بەڕاستن تشجاعی ئەگەر هەرنا دومان دارێک بعدی زار خۆپیشاندنەوەش کە لەسەرەوەیدا کە متخەتی خەشەت بەزی هەتاکەنی لەژێر دەستی بەرپرساندا بەزی هەتاکەنی ژوانەکەی بۆچی بۆ تەرک و کاکە بەپزن بەزین بەچاشت پۆنجایگی نەفتی لەبنەمێ بووە هەر ورادی بەگەی هەر وێ هەرەکەی لە کاکە لاوێری بەنەشتا ناری بەزین کریم بە هەزار ناری بکرد کاکە ئۆپۆزیسیۆن هەڵوێستینجا وشکۆبنەوە دەبێتە پێش ئامادەکە حکومەتی ئامادە یعنی تۆ پێت وایە کاک ئەحمەد بە دروستکردنی خۆپیشاندانێکی بەرفراوان و گەورە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە چارەسەری ئەم کێشە و گرفتانە دەکرێت دوازار و هەلدا لا خۆپیشاندانێک لە هەولێر دەکرا خۆپیشاندانەکە باوەڕاتی من کۆمەڵ دەرگەی دەستپێ خێر بلە خۆپیشاندانەکە بزانە شتێ هەڵوێستە سە پاشخەت هەڵوەشاندووە یعنی بەڕاستی ئیشی کرد بخەوی دەکەن نازانم کاکە وەڵا ئۆپۆزیسیۆن ناگە ڕێگادی ئۆپۆزیسیۆن ڕابکە کاک ئەحمەد لە تەواوی جیهاندا کاری ئۆپۆزیسیۆن کاری ئۆپۆزیسیۆن لەگەڵتان لەگەڵەوەی کە دەبێت لە شەقام لە دەرەوە لەگەڵ هاوڵاتیان بەڵام کارێکی دیکەشیانەوەیە کە چاودێری حکوومەت بکەن ئاگاداری کارەکانی حکوومەت بکەن بەڵام ئەم حکوومەتەمان گوێ بە ئۆپۆزیسیۆنیش نادا بەڕاستی ئەوەش بڵێن ینی گوێ بە هیچ لایەنێک نادات ینی لایەنێک بۆ نمونە ئۆپۆزیسیۆنێک داوا دەکات ئەیان لێرەشە هەر کەمی ئەندام پەرلەمانەکان کاریگەری هەیە کە بێوێت کە وەزیرێک بانگێشی پەرلەمان بکات بەوەی ڕێژەکەمەکەیانە بۆی کە وڵاتیان بەشداری دەنگدانیان نەکردووە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە نەتوانن وەزیرێک لێپرسیوی لەگەڵ بکەن بەڵام ئەگەر کۆدەنگێک بێت و بە زیاتر ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن زیاد بێت دڵنیا بە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکرێت اگر کسی کومنده سرپرست پارلمان خوششانداری کن برای شرکت از ما خیلی گرفتنه دولت ما رو بگیرن بکی ولی که پولیس شرکت کوپیش نکی ام چه چه داره کار میکنه دوست دوباره بکش میکنه زۆر باشە کاک ئەحمەد زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵمان نبوو دەچینە ڕانیە باوکی محەممەد وەردەگرین باوکی محەممەد سڵی خوا لێبێت السلام عليكم بريكم. عليك السلام ورحمة الله. خالي الرازي بي والله بريكم برجبونوي نرخي سوتمني
ئەو زارزارە بەینابەی قەیرانی سوتەمەنی ئەوە هەموو دەسەڵات دەستی دەپشتەیە. بۆچی وا دەکات بۆچی یاری بەم نرخانەوە دەکات سەرەتای ئەم مانگە نرخەکە 50 دینار دابەزی کە کۆمەڵێک هۆکاری و بەڵام ئێستاوە تا دووبارە گرانی کردوتەوە شۆفێران خەمی ئەویانە کە زیاتریش گران بێت. کاشی برا من دڵنیات دەکەم هەتا هەر وەک هاوڕێیان گوتیان هەتا خاوەنی بێدەنجێک بین لە ناو خەڵێک ئەو میلەتە هەموو شت قبول بکە لەو دەسەڵاتە ئەو دەسەڵاتە ویژدانی نییە برایەتی من بە سەراحەتت پێورێم ئەو دەسەڵاتە ئەو میلەتە بە هاوڵاتی خۆی نازانی و خۆشی بە حکوومەت نازانیتن لەبەرەوەی کەسانی حکومڕان یعنی بەڕاستی پێ بڵێم حساب بۆ سومعەی خۆیان دەکەن بۆ حساب بۆ ناوی خۆیان دەکەن ئەوانە گوێیان لێ نییە هەر ڕۆژێک لە ڕۆژان جا تۆ پێی دەری ئاژبەتاڵ پێی دەری هەڵاتن پێی دەڵێ بەجێهێشتن ئەوانە گرنگ ئەوەیە سندیان کۆ کردوتەوە سندیان خڕ کردوتەوە تا چەند پشت ئەوە بەلای ئەوانەوە گرنگە. براکەی من برادران زۆر گلەیان لە بۆ ئۆپۆزیسیۆن کرد بەڕاستی گلەیەکانیان نەجێ خۆیانە یعنی من سەراحەتتان پێ دەڵێم زۆر جارگە ئۆپۆزیسیۆنەکان جێم لێ دەبی دەڵێ خەڵک ناچی دەنگ بدا خەڵک بە وەک پێویست ناچی ڕوبەڕووی دەنگەکانی دەسەڵات بێتەوە تاکە مەسەلە سستی ئۆپۆزیسیۆنە مەسەلە کەم تەرخەمی ئۆپۆزیسیۆنە یعنی من هەتا ئێستا لە هەرێمی کوردستان حەز ناکەم بانگەشە لە بۆی حیزبێک بکەم لە حیزبێک بترازێ هیچ حیزبێک نابینم خۆ بەرە دیری دەسەڵات دابنێرن ئەو گەرم و گوڕیەی کە پێویستە ئۆپۆزیسیۆن هەیبیتن تەنها لەیەک حیزب دەیبینن. باوکی محەممەد تۆ پێت وایە هۆکاری لاوازی ئۆپۆزیسیۆن بۆچی دەگەڕێتەوە پێت وایە هەمانگیکردنی یەکتریان لە ئاست پێویستان نیە؟ با من پێ بڵێم هۆکاری هەرە سەرەکی سستی ئۆپۆزیسیۆن چییە؟ پێویستە قیادەی هەموو حیزب ئۆپۆزیسیۆنەکان نابدرێن ئەوانەی کە لە تەمەن و لە زەمان هاوڕێی سەرکردە حیزب ئەلمانیەکان و حیزبەکانی حاکمن ئەوانە لەبەر هەبوونی عیلاقاتەشی شەخصی زۆر شت هەیە لێی دەبورن باجەکەشی میلەت دەیدا زایدەن حیزبەکەی خۆشی دەیدا بۆیە دەرئەنجامی هەڵبژاردنەکان ئەبەو شێوە دەبینی. من زۆر من ناوی کەس نایەنم تەنها قسەکانم هیوادارم لە هیچ حیزبێک دەدەم فەرموو لە خزمەتە مەبێت تەشیر لە خزمەتین نا ئەوە تەشیر نییە بۆی کە بزانی کاکە براجان من خەمخۆری ئۆپۆزیسیۆنەکانم من لە هیچ حیزبێک دەدەم وەنە بانگەشە لە بۆ هیچ حیزبێکی دەکەم تەنها قسەکانم هیوادارم بێتە بابی ئەو حەدیث الدین نەصیحە ئەمن لە بۆ برایەکانی خۆم قسە دەکەم دەڵێم کاچی من ئەو سیاسەتەی ئێوە پەیڕەوی دەکەن لە هەموو هەڵبژاردنێک بەرەو پاشەوەتر دەچن پێویستە جێ لەوانە ڕابگرن کە دەتان هەژێنیتن ئێوە پێویستە بە هەموو شێوەیەک دەست لە دەستی دەسەڵات دەهێنن لە کۆبوونەوە لە داوەکردن لە دانیشتن لە سەردان لە هەموو بابەتەکی مەسەلەن هاوپەیمانیکردن یەک تێگەیشتن ئەو ئەکەلیماتە نوێنەیانینا ناو تاری سیاسی بەڵام زۆر جار ئەو کۆبوونەوانە لەگەڵ لایەنی حکومڕان لەگەڵ لایەنی دەسەڵات دڵنیا بە ئۆپۆزیسیۆن کە ئەنجامی دەدا لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە ئاین لە پێناوەیە کە گوزەرانی هاوڵاتیان چارەسەر بکرێت لایەنی ئۆپۆزیسیۆن کە دەچێتە لەگەڵ لایەنی حکوومەتدا کۆ دەبێتەوە لایەنی دەسەڵاتدا کۆ دەبێتەوە ینی پاکێجیان پێیە چەندین جار لەوانێ باسییان کرد بێ کە ئەم شتانە هەیە لە نێو کۆمەڵگادا ئەم شتانە چارەسەر بکرێ ئەم کێشە و گرفتانە هەیە ینی ئەوانیش دەیانێت لە ڕێگەی کۆبوونەوە ئەو شتانە چارەسەر بکەن لە ڕێگەی ئەوە کە هەوڵ بدەن لە ڕێگەی و پاکێجانی کە پێیانە پێشکەشی لایەنی دەسەڵات و حکوومەتی بکەن تاوەکو بتوان باری ژیانی هاوڵاتیان چارەسەر بکەن. برا گەورەکەم ئەو دەسەڵاتە وەکو ڤایرۆسی کۆڕۆنا و ڤایرۆسی هەرچی ئەتوو دەیری کوشندەی وەکو ئەوە وایە ئەدنا لێ نزیک بیەوە دەست بخێ ناو دەستی ئەدنا لە تەنیشتی دانیشی هەر قسە نەکەی تۆش تووشی نەخۆشی دەکا تۆش تووشی یعنی سزاوی هاوڵاتی دەکا لە دەنگدانەکان براکەی من ئەوانە خۆیان بە خۆیان سانابن کە دەسەڵاتی کورسی کوردانەیە دەمنو بە تۆ سادەبن ئەوانە خۆیان تەکوینەکەیان و پێکهاتەکەیان بریتە لە دزی و لە گەندەڵی و لە مافیەتی و لە تاوانکردنیەتی تۆ ئەمە بەس بە حاڵی خۆمان ئەوەی کە ئەو دەسەڵاتە لەو خەڵکە تێناگا ئێمە لەو دەسەڵاتە ناومید بوون و فڕێمان داوە پێویستە ئۆپۆزیسیۆن فڕێ بداتن ئەو پردەی نێوان بەڵام بەڕای تۆ دەکرێت ساحەکەیان بۆ چۆڵکەین بۆ شێوازە
ئەنی بەو بۆ من شێوازی ناڵێم ساحەیان بۆ چۆکە برا گەورەکەم من دەڵێم دەستیان لە دەستی بکە ئومێدت پێیان نەبی ئەوانە چابن کۆبوونەوەیان لەگەر مەکە ئەوانە دێن کۆبوونەوە لەگەر مامۆستای بەڕێز و لەگەر فلانە حیزب کۆبوونەوە دەکەن تەنها ناویان ناشیرنکەن لۆوەی خەڵک ناومێد بیلیان لە کاتی دەنگدان و نەچی دەنگدا بۆوانە بدەن من بەش بە حاڵی خۆم مامۆستاکەی جەنابتانم بەقەت هەردوو چاوی خۆم خۆشەیە بەڵام هەر کاتەکە دەبینم لە تەنیش زاڵمێک و لە تەنیش ئەو دژی مافیانە دانیشتوە بە من بێت تەماتە بارانیان بکەم لەگەر ڕێزم لە بۆ ئۆپۆزیسیۆنەکان دڵنیا بە کۆبوونەوەی ئەوانی لە پێناو هاوڵاتیانە ئەنی دڵنیا بەلەوە برام من قەنەعەتم پێ نییە لە پێناو منە لەبەر من بە بەڵگەوە دەرم قەنەعەتم پێ نییە لە پێناو منە لەبەرەوە یەکشی پێچان نەکراوە ئۆپۆزیسیۆن لە نەتیجەی دانیشتەکانی لەگەر دەسەڵاتدا تەنها ئۆپۆزیسیۆن ئەو کاتە دەوری هەیە کە بە تەواوەتی حەبلی خۆی لەگەر دەسەڵات دەبستێنیچن و خۆی یەکلا دەکاتەوە خەڵکانێکی گەلێک زۆر هەیە هاوڵاتی پێیان دەڵێن ئەو ئۆپۆزیسیۆنانە کە لە کۆبوونەوەکان دادەنیشن بەشێک لە کێکەکە وەردەگرن لە ژێرەوە بە خەڵک ناڵێن دەنا ئەو هەموو حیزب و بارەگا و کەناڵ و سیارە بەچی خزمەت دەکرێت من ناڵێم قسەکانیان وایە بەڵام دەسەڵات بەو کۆبوونەوانە ئەو گومانانە لەسەرم بۆ دروست دەکات بە دووریشی نەزانە زۆر لە ڕێگای پەیدە دەستکردەکانی خۆیانەوە ئەو پروپاگەندانەتان بە دوادا دروست دەکەن بۆی کە خەڵک دەنگتان پێ نەدا بۆی خەڵک لێتان بە گومان بیتن بۆیە من ئەو نەسیحەتە برایانە لە بۆ هەموو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن تکایە خۆتان نەگلاکەنەوە خەڵک و میلەت و سینی سەرساوە یا دەسەڵات و دژ و مافیا زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە وەڵای ئازان خۆشەویستان لە ڕۆژی ڕابردوودا وتەبێژی بەنزیخانەکانی سلێمانی ڕایگەیاند کە چەند هۆکارێکێ بۆ بەرزبوونی نرخی سوتەمەنی و نرخی بەنزین لە شاری سلێمانی یەکێ لەو نرخانە پەیوەندی بە نرخی نەوتی خاوە لە جیهاندا کە نرخەکەی بەرز بۆتەوە دوجار کاریگەری هەیە لەسەر ئەو بەنزینەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت زۆرێک لە چاودێرانی ئابووری پێیان وایەوە بە پەرلەمانتارەکان ئەم چارەسەری نرخی بەنزین بە چەند شێوازێک دەکرێت کە لەو شێوازانەکە لە هەرێمی کوردستاندا پاڵاوگەمان هەیە پاڵاوگەی بازیان و پاڵاوگەی کارمان هەیە کە پاڵاوگەی بازیان کار دەکات بۆ عێراق دەکرێت لەم پاڵاوگانەوە بەشی داهاتی ناوخۆ دەربهێنێت و ڕێککەوتنی لەگەڵ لایانی عێراقیدا بکرێت بۆی کە ئەو نەوت و بەنزینەی کە هەیە لەو پاڵاوگانە دەردەهێنێت هەمووی پێشکەش بە عێراق نەکرێت و دەکرێت ئەوان لە ڕێگەی ڕێککەوتنیەکەوە بەشێک لەو بەنزینێ بەشێک لەو نەوتە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دابین بکرێت کاک هەڵکەوتمان لەگەڵە کاک گۆران لە هەولێرەوە کاک گۆران سڵاوی خوا لێبێت لەگە سەلام کاک گۆران تەندروستی چۆنە باشیت سەرنجی بەڕێستان لەسەر بابەتەکەمان کاکە گیان ئەوڕۆ پارە و قووەت دەوری هەیە دەنگت بەباشی نایەتە لای من ئەوڕۆ پارە و قووەت دەوری هەیە ئەوانە پارە و قووەتیان هەیە بەڵێ ئێمەش خوامان هەیە ئەو پارە و قووەتیان هەیە وەڵی ئەمە وامان لێ هاتێ ینی وا تێدەگەین کە ئۆپۆزیۆنیش کڕیتیان ئەوانیشیان کرێ بە پارە بەڵگە دەیە کاک گۆران بەڵگەم نییە بەس کاکە ئۆپۆزیۆن معنای چییە معنای ئەوەیە ڕەفزی ئەو حکومەت دەکات کە حکوم ڕەفز دەکات کاکەن گۆش هەستن مزارێکی بکەن هەمووتان پێکە و ملەت لەدەستاندا بەڵام لەوانەیە ئەمگۆ یعنی ئەو قسان دەکەن ئەمن بەخوای بەخوای ئەو کەمە مۆزەفەچین 20,000 ڕێی وەردەگرین دەرماڵەی ئەوەی جغرافی ڕێی 100,000 دینار بەس دەدەمە بەنزینی مانجێ بێسەبیل بگەمە دایرەی خۆم کاکە جان برای من بەوانەوانە ناڕۆن ئللا هەدەبی ئۆپۆزیۆن لەگەر ملەت یەک بی پێکەوە هەستن لە ناویان بوون زۆر باشە زۆر سپاس بۆ کاک گۆران لە هەولێرەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک لوقمان لە کەلار وەردەگرم کاک لوقمان سڵاوی خوا لێبێت سڵاو خوا دەبێ باشی براکەم باشی کاک لوقمان گیان کاکە وەڵڵاهی من دلێم لە کۆمەڵ و یەکوتوشەیە خزمەتتان فەرموو کاکە گیان وەڵڵاهی عەیبە یەکێ وەک عەلی بافیرۆ و سەلاحەدین بادی چەند ساڵە لەگەڵ ئەم دوولایەنە دانیچێ کاکە بە کورتی و بە بوختی ئەمانە گەندەڵن ئەمانە هەموو سفەتێ ناشرینیە ناتیا بۆ لەگەڵیانە دانیچین وەڵڵاهی ئێوەش دکەدارەکەن
چونکە ئەمانە چاکسازیان پێ ناکرێت وەڵڵاهی بچوو هەموو کوردستانی خواردە بە تایبەتی گەرمیان هەموو شوێنەکان دزن گەنجەڵن یعنی دیەکجا ئێوە دەجا کاڵوقمان زانیارێکی بچووکە بەمە ینی تۆ تەسەوڕەکەی کە بۆ نەوە سەرکردان لەگەڵ ئەوان دادەنیشن ینی تۆ بڕات بەوە هەیە کە بەڕاستەوە خۆ پێیان وتون ئێوە گەندەڵن ینی ئەو قسانەی ئێوە ئەو حەقا ئەوەی کە بە ئاشکرا تۆ ئەیڵێ ئەوان بەو بەرپرسانیان وتووە دزیەکەن گەندەڵیەکەن داهاتی ئەم وڵاتە ئەخۆن دەی چارەسەری کەن ینی ئەوان وازانی لەوانەیە پێ دوابێ دەستکەوتیان دەستکەی بڕوا بکە ینی من ئاگاداری ئەوم ڕێک ئەمانە بەو بەرپرسانە وتراوە کە ینی بە ئاشکرا بەو بەرپرسە وتراوە لایەنەکەی تۆ بەرپرسەکانی تۆ دزیەکە لە وڵاتە ینی وەرن چارەسەرێ بۆ ئەم کێشانە بکەن ئیتر بەسێتی دزیکردن گەندەڵی ینی دانیشتنی ئەوانیش لەگەڵ ئەو بەرپرسانە و لەگەڵ ئەو لایەنە تەنها ئەوە نییە کە لەو دیوەیە کە بیبینین پێ بکەن و یاخود تەوقە بکەن و ئەوانە بڕوا بکە زۆر شتی دیکە هەن کە پێیان وتراوە ینی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانیش بەتایبەت ئەو کەسانی کە باسی شکر بە ڕێگایەکی ینی حەقبێژی ئەویان کردو کە دەیانەوێت مافی هاوڵاتیان بەڕاستە و خۆی ینی ئێمە لای نەتوانین بگەینە بەرپرسێکی گەورەی ئەم وڵاتە بەڵام ئەوان دنیا بە ئەو قسانی کە تۆ ئێستەیەکەی بەوانیان وتووە ئەی براکەم ئەوان باش نابن یعنی چەند ساڵە 30 ساڵە باش نەون تازەتەوێ باش بوون بەخپرحان باش ناون والله باش ناون والله ئەمانە گەندەڵیەکەیان باش ناوێت دزیان هەموو سفەتێ ناشرینیان کە باش نەبوون دێ وازیان لێبێت و مەسەڵەن 20 ساڵ کەمی من بکەین من باش نەبووم دیوازم لێبێرە ئەو وازێنانە پێدوانیە زیاتر زیانی هەبووە بۆ هاوڵاتیان بۆی کە بەشداری ناکەین لە هەڵبژاردنەکانە ینی بێدەنگین ئەوەکو بڵێ ساحەکەیان بۆ چۆڵکەین بە ئارەزوی خۆیان ڕۆژانە نرخی شمەک بەرزەکەنەوە کۆمپانیان داناوە پارە لە حەل لە دوڵەڕووی بینەران خۆڵ و خاشاکی نێو کۆڵانەکەمان پارەمان لێ وەرەگرنیانی بچووکترین شت ینی هەمووی ئەوەنی پێدوانیە کە بێدەنگبوونی ئێمە یاخود ڕازی بوونمانە بەم دۆخە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەوانیش بەو شێوازە بە ئارەزوی خۆیان چۆنیان بێ بیکەن ئەی کردیانە کاکە کردیانە هەرچ کەسەکەم کردیانە من ێژم پێ دەڵێمەنیم کە باش ناون ڕاستەکەی خۆختەکەی تو تەواوە بەڵام ئەمانە چاک نابن واللهی ئەم کارەبای گیرەکە دانریایە ماڵوە هەیە ماڵوە هەیە 500 ملیۆن 2 ملیۆنی پیادە خەڵکەکەش خەتابارە بە تاکید ئەگای مەبەستم من چییە مەبەستم یەکگرتو کۆمەڵدایەنێکی ئیسلامیندایەنێکی پاکن حیفە لەگەڵ ئەمانە خاص باش نابن من نەوەی نوێ ئەقسەد باوەڕم وەنەوەی نوێ نییە ڕاستە بەڵام ئێوە لە ناو خەڵکە سقولتانەیە لە ناو خەڵکە شخصیاتانەیە لە ناو خەڵکە الحەمدولله خەڵک قەی هاتێتان ئێوە بەرەو ڕووی خوا منیش لەگەڵتان کاک لوقمان بەڕاستی لایەنی ئۆپۆزیسیۆن بەتایبەت ئەو دوولانەی کە باسی کرد ینی گرنگە کە بەرنامە و شوازی خۆیان بگۆڕەوە دڵنیاش بە بۆ هەڵبژاردننی داهاتوو بەرنامەی تایبەتیان دەبێت و کار لەسەرەوە دەکەن کە بە شێوازێکی دیکە سیاسەتی خۆیان بکەن بە شێوازێکی دیکە خزمەت با وڵاتیان بکەن وەکو خۆت ئاماژت پێکرەوە چەند ساڵە ئۆپۆزیسیۆن هەیە لەوانەیە ئەوانیش خەتابارن بە چەند شێوازێک بەڵام گرنگە لایەنی ئۆپۆزیسیۆنیش پێداچوونەوە بە کار و بەرنامە و پرۆژەکانی بکات تاوەکو زیاتر خزمەت بە هاوڵاتیان بکرێت پێم خۆشە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڵام هیچ شتێکی باش دەمانە نبینی خۆی من وایژم حەچی بیرەکەی تۆ حەچی دووربێژ بە یعنی حەچی لێکۆڵینەوەی لەسەر بکە ئەمانە باش نابن یعنی ئەمانە چارەسەر یان نییە کاکە وەڵڵا حەزەکەم باش بن وەڵڵی بۆ دەست کارەباوە گیرمان کردە بۆ دەست ئاوە گیرمان کردەوە باشبوونیان کاریگەری دەبێت لەسەر گوزەرانی خۆمان باشبوونی گوزەرانی خۆمان بەڕاستی باش نابن بەخوای گەورە 30 ساڵتر من و توی پێ بینین باش نابن 30 ساڵتریش ڕاستە زۆر سپاس بۆ کاک لوقمان هیوادارم هیچ کەسێکی دەنگی پێیان نەدا چکە ئەوەی ئیمانی دەدەنگ ومانە نادا ئینشاءالله بەو هیوایە کە هاوڵاتیانیش هۆشیاری وایە نەبێت کە ئەم ڕۆژانەیان لە بەرچاو بێت بەڕاستی ینی کە کاتی هەڵبژاردن نات بە کۆمەڵێک بابەتی مادی و کۆمەڵێک هەدیە و شت ئەم ڕۆژە نەمان لەبی نەچێتەوە کە شۆفێران ئەمڕۆ بۆ چەندین کاتژمێر وازیان لە کار و کەسابەت و شۆفێری خۆیان هێناوە هاتوونەتە سەر شەقام بۆ داواکردنی مافەکانیان و هەرزانبوونی نرخی بنزین کاگاوڕێ لە قوشتەپە وەردەگرین کاگاوڕێ سڵاوی خوا لێبێت السلام عليكم زۆر سپاس کاگاوڕێ تۆ باشیت دەستا خۆش بی تەوارەکەتان خراپی لە کاتی خۆیت یعنی من ئەمڕۆ بەرەو هەولێر چووم بەڵێ بڕات هەبی لە دەروی شخصی قوشتەپەدا بگێ هەولێر سێ وێزگا سوتەمانی دەوزەح دەکرد ئەوەندەی هەو خەڵکە ڕاوەستا بوو ئەوەندە شوفێرە وەستا بوون ئەگەر پێدا بێ تۆزێک داوای مافی خۆیان بەڕەوایی بکەن
شەقامەکانی چواردەوری هەولێر بگرن نێڵن هیچ ئۆتۆمبیلی بەرپرسێکی دزی ئەم هەو کوردستانە داخل ببێ واتە تێبگەین یەکتر مەبەست ئەو شۆفێرانەیە کە لەسەری بنزینە وەستاون داوا دەکەی کە ئەوانە بەس بەشداری بکەن لە خۆپیشاندان چارەسەری کێشەکان دەبێت شوێن بەخوا لەو قسەی خۆشم بەرپرسیارم خۆپیشاندانێک چیوانە هەڵکتینە سەردام و دەستگای حکوومەت خۆپیشاندانێک شەقامە گشتەکان بگرین نهێنن ئۆتۆمبیلی بەرپرسەکان ئۆتۆمبیلی ئەوانەی کە بەشێکن لە گرانکردنی بازار بەشێکن لە قۆڕەخردنی بەخزار بەشێکن لە زینی شتەمەنی من چەند ڕۆژێک بەرێستا لە شارەکەی پردێ بووم خۆ کابرێزی وت ماڵ بەنزینی ئێوە لەکوێ دێ بە 450 دیارە وڵی کار و بازیانە دەماندنێ باشە بۆچی کوالێتی بنزینی کار و بازیان لە پردێ کوالێتێکی فولەوەی کێشەیەکی نییە بۆ لاولێ بنزین دەکڕی تۆوەرە یەک قوتی ئەوەی قوتاری قەڵەمی تێدەکات خوێنکار قەڵەمی تێدەکات بڕۆ بنزینی وێزگەکان تێ بکە 130 نەبوو بە ئاو نەچۆ بەلایەک بنزینەکە نەچۆ بەلایەکتر من باگرەی لەم بکەن کاکە خەڵکەکە بەخۆی حەز دەکە ئێمە فێری سڕەگرتن بووین خۆی تەبارەت تەعالە سڕی بۆ مردن دابنابە کورد یەکەم قەوم بوو سڕی دەگەن لە مردن بەڵام کاگاوڕێ دەسە مردن من دەمە یەک شت ئەگەر کاک بدەی برای خۆت ئەزیەت نەبیت خۆیە خولەک فەرموو دەمەوێت بەڕاستی لە شاشە جوانەکەی پێیان ڕەخنەیەک بگەینم ئەمڕۆ 138 ڕۆژە بە شەعاتی هاوڵاتیان دابەز نەکراوە 138 ڕۆژ بە شەعاتی هاوڵاتیان دابەز نەکراوە وەزارەتی بازرگانی عێراق دەڵێت پشکی ئاتی مانگی 3 و 4 و 5 ناردوو بۆ هەرێم باشە چی لێ دێ بۆچی فەردەی ئاتی تورکی بە 52,000 دیارە ئاتی خۆمان نییە تەوزیان ناکرێتن ڕاستە یعنی ئەمانە بابەتەش بکەن ماچی پێیان مەکوو بوێرانە هەمیشە لە هەموو شوێنەکان ئامادە بووە هیوادارم بە دۆداچوونە کەناڵی ئاسمانی پێیان بوو بە شەعاتی هاوڵاتیان بخاتن بەڕاستی کارەکە 132 ڕۆژ دابەز نەکردنی ئارد ئەمەش باگیانێکە لەسەر خەڵکی هەژار فەقیر دووبارە دەستان خۆش سوپاسان دەکەم زۆر سپاس کاگاوڕێ بەڕاستی من بۆ ئیزافی قسەکانی بەڕێزتان ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو ناوچانەی کە لە هەولێر و دەوروبەری و پارێزگای هەولێرن بەڕاستی خەڵکانێکی جوامێرن خەڵکانێکی زۆر بەغیرەتن بەڵام لەوێ بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە هەیە زیاتر هەر کەسێک هەر هاوڵاتیەک هەر ئەوەی نەکرد بەشداری بکە لە خۆپشاندان هەر بۆنی خۆپشاندانیشی لێبێت لەوێ دەستگیر دەکرێتەوە بینیمان لە ڕابردوو چی بەسەر ئەو هاوڵاتیانە هاتووە بۆیە لەوانەیە بێدەنگبوونی هاوڵاتیان لەو ناوچانە یاخود بەشداری نەکردیان لە خۆپشاندان ئەو هۆکارە سیاسە بێدەنا بە دڵنیایەوە کە هەموو کەس ئازایەتی و غیرەتی و هاوڵاتیان و ناوچانە دەزانێت دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک بەکر لە قوشتەپە کاک بەکر سڵاوی خوا لەوێت لە سەی سادقە و لەگەڵمانە بوو بورە کاک بەکر لە سەی سادقەوە سڵاوی خوا لەوێت کاک بەکر سڵاوی خۆی بێ جەنابی زۆر سپاس کاکە بەنیشتەوەەکە لەسەر بنزینە وانە بەڵێ بەسەر بنزین و بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە دەستان خۆش بێ ئەوە کارەبای زیاتر کەل و ئاوی زیاتر سەر گوێم لێ نییە بەباشی کاک بەکر ئەڵەم ئەوە کارەبای و ئاوی زیاتر سەر یعنی زیاتر بێگومان ڕاستە ئەم ساڵ تۆزە وشکە ساڵیشە ئاو لەوانەیە کەمتریش بێت خۆی بڵێ ئاوەکە بڵێن پەیوەندی بە وشکە ساڵی وە هەیە بەڵام هیچ پلانێک نییە پلان نییە نە بۆ وشکە ساڵیەکە نە بۆ کارەباکە نە بۆ بانکینەکە پلان نییە بە تاقی چاوم ئەگەر پلان نەبێ هەموو شتێک ئەمڕۆ ئاسانە پلانی هەبێت مەسەڵی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین حەمدی سەنا بەخوا ئێمە قەوارێکی بتووسین و هەم کە بتووسین دەوڵەمەندین کاک بەکرێ بۆ پلانیان هەیە بۆ بە قاچاغبردننی نەوت و داهاتی ئەم وڵاتە و دزیکردنی ئەم وڵاتە بۆ پلانیان نییە بۆ شتانە ڕاستەکەی دەیکە ئێمە ئەی خۆی خۆپسەندان بۆچی کراوە قوربان هەتا ئێستا خۆپسەندان کراوە خەڵکی داوە ڕۆڵی خەڵکیان کردووە خەڵک داوای ئەو پلانە ئەکەن ئێمە داوای ئەو پلانەکەن بۆ ئەو پلانە نییە بۆ جێبەجێ ناکرێت باشە ئەم حیزبانە بۆ دەنگیان نییە تاکە خۆپسەندان چارەسەر نییە بۆ دانانیسن بۆ کۆ نابنەوە بڵێن ئەی هاوار تاکە تەنێ مەلای دینیمان هەیە بۆ خاڵکی خوا کاوە ماقولمان هەیە کاکە ڕێزعەتمان هەیە کاکە سەرەکی حیزبەکانمان هەیە دەبانکەن خاتری خوا ئەو ملەتە بۆ بفەوتێ بۆ بەبەرچی چی تاوانێکی هەیە زۆر ڕاستە کاک بەکر بۆ هیوایی کە بارودۆخی هاوڵاتیان ڕوو لە باشبوون بچێت وە ئەوەندەش ناومێت نەبین ئینشاءالله بەشکم خوای گەورە بە شێوازێک معجزەیەک بنوێنێت و کە چارەسەری ئەم کێشانە بکرێت
بەس خۆی بۆ تەوەرەکەی زۆر سپاس بۆ کاک بەکرلا سیسادقۆ لەگەڵمان ناو دەچین لای بەشێکی دیکە لە کۆمنتەکانی ئێوەی ئازیز کاک ئاوات بورهان ببرن دەچین لای پەیوەندێکی دیکە کاک عەبدول لە سلێمانی کاک عەبدولسڵای خوا لەوێت السلام عليكم باشي براجان باشی کاک عەبدولگیان دەستخۆشە بەڕێوەیە لێکم زۆر سپاس کاک عەبدول والله ما مسجان من أمام أو ميلة مستحقة نتبان زميلتي ببيع بهزار دينار ببيع ببيع هزار دينارش ميلاد هرسية كام مشترينية باشە کاک عەبدول ینی زۆر بەمان هەر ئەمە ئەڵێن ینی بۆچی هەر هەمومان ینی بەشدار نەبین لەوەی کە بە ئاشکرا ناڕەزا بین لەوەی ینی هەر ئەوە نەڵێن کە بۆ منە خۆیان کرد بەنزی بوو بە 2000 بوو بە 3000 ینی بەڕاستی گرنگە بۆ منە شۆفێرێک ئەمڕۆ هاتووەتە سەر شەقام داوای ئەوە دەکات کە نرخی بەنزین هەرزانێ شۆفێرانی تەکسی بە تایبەتی ینی چی تێدەچێت موچەخۆرێک کەسێک کە ئۆتۆمبیلیشی پێ نییە بەشدار بێ لەگەڵیانەوە هاوکاریان ببووی کە کاریگەریان هەبێت والله ما مسجان بەڵێ بنزل أو برسالي توا يسب صنفي تكسيب عليه تسد جادة بابلين سليماني بالرقم سورة وبعام بابلين سي بوسي وشش هزاري كي بتكسي وقاسم من شاو أمشتانوا بەڵێ أنا أكثر لو سيو بين جزارة هزار كتينا هذا السجادة شو شوار هزاري ليك شوية ڕاستەکەی ملول هذا السجادة أي بالاس ومانا مزارع كد هل كز جواري يعني ندى خلقش بشجيرين كد ڕاستە إسرائيلية يعني تو حموس نوع الشخص كان خيط نوع فرمانبر خيط نوع مزارع ما مساناتشه ما مساعدشه فرمانبر ناتشه ساستكسي ناتشه دكاندار ناتشه هموی دوای کەسابەتی خۆی کەوتووە کۆدەنگی ئەمانە پێ دوانیە کۆدەنگیان و زۆربوونیان کاریگەری هەبێت دینار بۆ 5000 دینار ڕقەمی پلێت کاکە پلێت ئێمە سێمان لەمەوە پێش 5 مانگەوە پێش پلێتی تەکسیەکەی خۆم گۆڕیوە 55000 تەکلیف کردووە ئێستا وەتان ئێمە ئەبێ 65 وا بوو بە 75 ئەگەر خۆت بڕۆی بیگۆڕی 120000 دەچی قانونێکایە ئەی داواکاری گشتی تۆ لەکوێ خۆتووی ڕاستە ئەی بۆ نایەتە سەجادە ئەی داواکاری گشتیشی چییە ئەی نابێ حەقی و میلەتە داواکاری گشتی بیشوڵێنە کاوەکی خۆیان کردووە بانەیبە بەشێک لە دادگا و داواکاری گشتی سەر بە خۆیانن کاک لوقمان کاک عەبدول داواکاری گشتی چی برێ داواکاری گشتی چی ئەوە پلێ دەگۆڕێ دەتەبا داواکاری گشتی ئەگەر مسقەم لە زەڕێ غیرەتیانێ با بێزوت یەو قەرارە دەچێت چی قەرارێ کراوە بۆ حکومەتی عێراقیەوەی 50000 تەکلیفەکە بۆ تەیکی بە 75000 داواکاری گشتی لەگوێ کەوتە برا بەس بۆ فەقیرە زانەمانە ئەو میلەتەش مستحەقە والله مستحەقە ئەو میلەتە خەتای حکومەت مەگرە برا ڕاستە گرنگە تاکیش ئەوەندە هۆشیار بێت کە ئەم شتانی قبول نەبێت ینی من تەکسی پێ بەڵێ حتا کەسی لەگەڵان نەبێت ئەوە ڕقەمی پلێت گەشتۆتە تازە بە دوو سەری سەرگیراوە ئەگەر خەمش زوتێتی و خەمش مزارێتی و پارەی پێنیە بە دوو سەر کیلۆمەتر زیاترە مادام سایقی شۆفێری تەکسی پرسیارێکم هەیە لەگەڵ ڕێزم بۆ خەڵک کاک عەبدول تۆ ڕۆژانە چەند بەنزین تێگەی و ئەو قازانجی چەندە کە وەرێگری بگورە کە لەوانە پرسیارێکی شەخصیش بە بەس دەمێ بزانم کە گرانبوونی نرخی ئەم بەنزینە تا چەند کاریگەری کردووە لەسەر بژەی ژیانی ئێوە چۆن؟ حومان شش حومان زیاتر بەنزینم لە سلێمانی تێ نەکردووە هەر چم لە کەرکووک وەرێگر بوویەمەوە لەوێ بە 450 دینار تێیەکەی بە 450 دینار ئیتر وەرەقەیەکە کڕی ورقەکە لەوێ بە تاقەکەمان هەیە بە 8000 کڕی هەیە بە 7000 کڕی چل لتری ئەی کوالیتی بەنزینەکەیان باشە ئەوان یعنی هەر لێرە قازان شرکە تۆ 30000 بە وەرەقەکە و کلدی بە 450 کوالیتی بەنزینەکەی باشە کاک عەبدول 20000 شەی بە وەرەقە یعنی 7000 کە 120 لتر بە 15000 نەفەری شەبەی سەریێنیشەوە ڕاستە گرانبوونی ئەم نرخی بەنزینە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئێوەش نرخی هاتوچۆی ئەو کەسانی کە لەگەڵتانن گرانتر ببێت بەتاکید گرانی کردووە ئێستا لە سەشتارەوە جاران بە 4000 بۆ بازاڕە چووی ئێستا بە 5 و بەوەی 6 شتێ ناتاکێ کابرات 5000 4000ەکەیە بەڵام ئێستا حرەکەی تەکسی لەناو سلێمانیە هەبێ لە 180 عەرەبە ئەگەر عەرەب نەبێ بێ نیوەی تەکسی بڵا سوڵتە گرنگی تێنێ پارەی مەسرەفەکە دەرناکات بۆڵدرینێکی بشکێ دەوڵێکی بتەکە فیلتەرێکی هەبێ ئەو ئەگەر فیلتەرێکت هەبێ ئێستا قوڕە بۆی گیرێتەوە هەیە
نییە عەرەبەکەی یعنی شەکە بە عەرەبە ڕاستي زۆر باشە ملت مستحق ما مساجيات ام حكومته او ملتين كيراوة بفش وبسانتيم وبكيلومتر شو عشان يولي جزوع انا عسى عيني من حكومته زۆر باشە کاک عەبدول هیوای ملتەکە زۆر مستحقێتی ڕاستە ئەجینا ئەوەتە نەسەنکەری ترێلەنەوە دەڕوا دەبا خەڵکەکە بێت لەسەر زۆر باشە کاک عەبدول کات نەما کاک عەبدولگیان زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر بە کورتی پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە کاکدارا لە عربەتەوە کاکدارا گیان سڵاوی خوا لێبێت سڵاوی خوای گەورە لە جەنابێ لە وەشی گوێی لێمانە و لەوانەی کە ئەچنە باش سەلامی خوای گەورە لەسەر هەموو لایەک بێت ئەوانەی باشن عەزیزەکەی من بابەتێک هەیە کە ئێستا داوبەزانوە دوایە بابەتێک ترێتە پێشەوە هۆکاری تر بەڵام ئێمە نقطەیەک هەیە ئەبێ وەرگرین حەقێک لەسەرەوە سیر دەکات ئەوش ئەفەرمێ بانگم کەن جوابتانەیەمەوە بەڵام کە بانگم کردن جوان بنەوە خوای گەورە ئەفەرمێ فادعوني فاستجيب لكم فإذا دعوتكم فاستجيبوا لي يعني بانم كان جوابتانەوە بەڵام من کە بانگم کردن جوابم کاکە خەڵک دوعای قبوڵ نییە ئێستا دوعا زۆر گرنگە تۆ دوعاکەی شتێکی باشە بێ دوعاکەی بەدە فێڵقاما ڕوپیاتانە دەکەێت دوعاکەی بۆ عەمەلیاتێ کاکە ساڵان معاشەکە وابوو خۆڵی لەگەڵ بوو ئێستا خۆڵیشە بە ئەنجام مەحاو ئەنجام مەزەر سێویزارە ئەم شتانی کوردەواری خۆمانە نەر و درۆزی و پاقلە و چەند فەقیرە کردوانە نەکبەتێکە زۆرە لە یەک لاوە نییە بەتەنیا خەڵک دەورە بینێ بۆ دوعا بۆ قبوڵ نییە خەڵک جوابی خوای گەورە نهاتەوە تا خوای گەورە جوابی باتەوە لە قسەکەی مامی خۆ دەست خۆش کاک دارەگیان بەڕاستی وایە کە تاوەکو پابند بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە خوای گەورە زیاتر هاوکار و یارمەتی دەرمانە بێ زۆر سپاس بۆ کاکدارا لە عربەتەوە لەگەڵمانە وەڵای ئازان و خۆشەویستان هاتنە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک بۆ هیوایەکە کێشە و چارەسەری گرفتی هاوڵاتیان بکرێت ینی بۆ شێوازێک بێت گوزەرانی هاوڵاتیان ئەوەندە باش بێت کە ئێمە نین لەم سەر شاشەیە و باز لە کێشە و گرفتی هاوڵاتیان بکەن و هاوڵاتیان بە نائومێدیەوە باز لە کێشە و گرفت و ژیان و گوزەرانیان بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ